ام زیاتر به پرسکوتو بیش بکرن لگر ریوبر جیب جکر دیجیتال بانکینگ ل بانکا جهان کو ده همان دم ده سرپرشتار پروژه هجمارا من ل همان بانک رزدار عیسی عبداللطیف بابلی تو بخیراتی که عیسی سپاس با آماده بونا و نها پروژه هجمارا من یا کو برای بانکا و یک ج بانکانن بانکا جهان دیچ قناخته بەڵێ سەرەتا زۆر سپاسی کەناڵی کوردستان 24 دەکەم بۆ ئەم میوانداریەم ئەوەی کە پەیوەستە بە ئەم پرۆژەیەوە پرۆژەی هەژماری من ئێمە وەکو بانکی جیهان تاوەکو ئێستا نزیکەی 132,000 هەژمارمان کردوێتەوە لە پرۆژەی هەژماری من نزیکەی لە 90 کارتەکان ڕادەستی خاوەنەکانیان کراونەتەوە بەڵێ ئەوەی ئێستا دەگوزارێت لەسەر ئاستی کردنەوەی هەژمارەکە داین ئەوەی کە پەیوەستە بە شێوازیەکانی کارکردنەکەیەوەیە یاخۆت بە ئایتیەمەکانەوە ئێمە بەردەوامین لە ڕێخستنی بەشی یەکەمی چەند وادانینە هەروەکو ئێمە وەکو بانکی جیهان نزیکەی 20 بانکی ئەهلی هەیە کە لەم پرۆسەیەدان ڕەنگە لە هەفتەی داهاتوویشدا ئێمە پشکی دووەم بخەینە جێبەجێکردنەوە بە تایبەتی لە سنتەرەکانی بانکە ئەهلیەکان ئێمە وەکو بانکی جیهان نزیکەی 40 بانکی ئەهلیمان لەبەردەستایە کە بەشی یەکەمێن لە ناوخۆی هەولێر دەبێت نەخێر مەبەستم پارێزگای هەولێر بە شێوەیەکی گشتی کە پێک هاتووە لە لایەنەکان دێهاتەکان هەروەها ناحیە و قەزاکان چونکە ناحیە و قەزایەکی زۆر هەیە لە هەولێردا کۆمەڵێکی زۆر بانک هەن نزیکەی لە هەولێردا نزیکەی 80 بانکی جیاواز و ئەهلی هەن لەناو هەولێردا بەڵێ ئێمە سەرەتا بە 4 باش کارەکانمان دەکەین بەشی یەکەم تەواو بووە ڕیزبەندیەکەی بەشی دووەمی خەریکین جێبەجێ دەکەین سەرخاڵی کارکردنی لەسەری بەشی سێمیشی لە ناوچەکانی دەرەوەی هەولێر دەبێت وە بۆ نمونە ناوچەی سۆران و کۆیە و ڕانیە و ڕۆڤیا و ئەو ناوچەکانی دیکە ئەوانەی کە دەکەون سنووری هەولێرەوە پارێزگا هەولێرە بوو پارێزگە هێندن ژن بەشدارمەکە بانکا جیهان پرۆژە هەژمارە مندا لە وەرهنگێشنە چ ئەوەی بڵێ ئێمە دەستمان کردووە بە تۆمارکردن لە سلێمانیش هەروەها لە دۆکی دەستمان کردووە تۆمارکردنی هەژماری من ئێمە وەکو بانکی جیهان یەکێکین لەو بانکانەی کە بەشداریمان کردووە لە سلێمانی کارتەخوایە بانکی وەرگرتنە ڕێزدار عیسا چ وەڵامێکاوە چ کاربەدانێکاوە هەبووە لەسەر بەکارئاینە کارتا بانکی بووە کاربەدانên wa zivrîne بەڵێ گۆڕانکاری هەیە بەرەو پارەدانی ئەلکترۆنی لە ڕێگەی ئەم کارتەوە بێگومان ئەم کارتە بانکیانە گۆڕانکاری دروست دەکەن خەڵکی کاردانەوەی دەبێت بە ڕاستی پێت بڵێم بە شێوەیەکی زۆر کاریگەریان هەبووە هەروەها کاردانەوەیان هەبووە لەسەر ئەم کارتە بانکیە کاردانەوەیان هەبوو لەگەڵ هەژمارەکانی خۆیان بە تایبەتی ئەوە ژمارانەی کە پێویستن بە فرۆشتنەکەوە ئەوان لە ڕێگەی خاڵەکانی فرۆشتنەوە لە ڕێگەی ڕاکێشانی پارەی کاشەوە دەتوان کاردانەوەیان هەبێت دەتوان ئەو کارتە بەکار بهێنن بۆ شتکڕینیش لە مارکێتەکان تەنانەت لە ئینتەرنێتیشەوە دەتوان شت بکڕن هەر لەبەرەوە دەتوانم بڵێم لە ڕێگەی ئیکۆمرساڵەوە نزیکەی لە 15 ئێستا بشت بە ئەلکترۆنی دەکڕن فەرمانبەران ئەو قاس ڕێژە 15 کڕیناوان هەبووە بڕێیا ئۆنلاین یەن بێ داویە کارتەخوا وەرگرتینە مەبەستە بۆ من زەڵال نەبووە
بەڵێ ڕاستە ئەم قسەیە ئێمە کۆمەڵی قۆناغمان هەبوو نزیکەی 1500 فەرمانبەرمان هەبووە چوونەتە بابەتی کڕینی کارن چه خزمەتگوزاریە کا دن سوودێژێ ببینن ji bilî ku kirîna bi rêya online û wergirtina mûçeyên xwe bi rêya vê karta bankî. بەڵێ بێگومان دەتوانن کۆمەڵێکی زۆر خزمەتگوزاری بەکار بهێن بە شێوەیەکی فراوان بەڵام ئەوەی کە پێویستە بەکڕین و فرۆشتنەوە ئەوان دەتوانن بۆ نمونە مۆبایل لە ڕێگەی مۆبایلەکانیانەوە لە ڕێگەی ئینتەرنێتەوە هەموو هەژمارەکانیان سیر بکەن و سێری بازار بکەن سێری بازاری ئۆنلاین بکەن دەتوان سێری هەژمارەکانی خۆیشیان بکەن فەرمانبەرەکان هەروەها دەتوانن شتی ئەلکترۆنی بکڕن لە ڕێگەی مۆبایل و ئینتەرنێتەکانیانەوە لە ڕێگەی خزمەتگوزاریەکانی بانکی جیهانەوە ئەمە کۆمەڵێکی زۆر خزمەتگوزاریە بانکی جیهان کۆمەڵێکی زۆر پابندی هەیە بۆ نمونە لەگەڵ بانکی ئیسلامی لەگەڵ بانکانی دیکە بۆ هەژمارێک ژوان فەرمانبەرین هاتنە تومارکردن ئەگەر بەس سنوورێ هەولێری بکەن ژ بەرکو تومارکردن تەمام بووە لە سنوورێ هەولێرێ بۆ پرۆژەیە هەژمارا من هەژمارێک ژوان مانە کارتەخوا وەربگرن هەموو چاوەڕێ دەکەن حتا کەنگی ئەف پرۆسەل جەموە بدایی وەرە بەڵێ ئێستا ئێمە تیمێکمان لەلایەن حکوومەت هەرێمی کوردستان و تیمێکی ئێمەش بەردەوام کار دەکەن بەردەوام و بە خێرایی کار دەکەن بۆ ئەوەی کارتانە بدەنەوە بە فەرمانبەرەکان جارێکی دیکە دەیڵێمەوە کە ئەو فەرمانبەرانەی کە کارتەکانیان ڕادەست کراوە ڕێژەیەکی زۆر بەرزە ئێمە کۆمەڵێکی زۆر کارتمان کردووە نزیکەی لە 175 فەرمانبەرەکان کارتیان وەرگرتووەتەوە ئینشاءڵڵا لە ماوەیەکی کەمی داهاتوویشدا ئەوانەی کە ماونەتەوە نزیکەی 39,000 فەرمانبەرن کارتەکانی دیکان وەردەگرنەوە هەروەها دەتوانن کارتەکانیان موچەکان لە ڕێگەی و کارتانە وەرگرن پرۆژەیە هەژمارا من لە بانکا جیهان ڕێزدار عیسا عەبدوڵەتیف بابلی گەلێک سپاس بۆ ئامادەبوونەوە